درێژکردن و درێژکردنەوە ئەجیندای کراوە بە کراوەی هێشتنەوەی دانیشتن و کۆبوونەوەکان بە تایبەتیش کۆبوونەوەکانی پەرلەمانی کوردستان لە هەرێمی کوردستان و لەسایی بەریەککەوتنی بەرژەوەندیەکانی کەس و بنەماڵە و حیزبە دەستڕۆیشتوەکان کارێکی کردووە هەڵبژاردن و ئیرادەی خەڵک و سندوقی دەنگدان تا ئەو جێگەیە بڕدەکات کە خەڵک دەنگیان بۆ بدات ئیتر ئەوەی دواتر پرسەکان یەکلایی دەکاتەوە خۆیان وتەنی تۆزێ مێژوو کەمێک ناوچەی نەفوز و تێکەڵکێشی ژمارەی چەکدار و هێزە ئابوووریەکەیە یاسای هەموو جیهان وایە هەر خولێکی پەرلەمان بۆ متمانەدان و چاودێریکردنی یەک کابینەی حکوومەتە تەواوبوونی ئەو خولەی پەرلەمان کۆتایی بە تەمەنی ئەو کابینەیەش دێت کە متمانەی پێداوە بەڵام دیموکراسیەتەکەی هەرێمی کوردستان و کۆبوونەوە بە کراوەی جێڵراوەکان جۆرێک سەری لە یاساکانی شتێکداوە کە هەر خولێکی پەرلەمان دوو کابینەی حکوومەتی بەردەکەوێت لە فەرهەنگی سیاسی کوردیدا هیچ سیر نییە کە کۆبوونەوەی وا هەبووە 12 ساڵی ڕەبق بەکراوەیی ماوەتەوە نزیکەی 140 ڕۆژە هەڵبژاردن بۆ خولی پێنجەمی پەرلەمانی کوردستان ئەنجام درراوە زیاتر لە 35 ڕۆژ دوای هەڵبژاردن خولی نوێ یەکەم کۆبوونەوەی ئەنجامدا لە 6 تشرینی دووەمی 2010ەوە ئەو کۆبوونەوەیە بەکراوەی جێهێڵراوە و ئەگەر بڕیاری کۆبوونەوەی هەژدەی ئەم مانگەش سەر بگرێت ئەوە تەنها یەک کۆبوونەوەی ئەم خولە نوێی پەرلەمان زیاتر لە 104 ڕۆژ درێژەی کێشاوە بەپێی مادەکانی 11 و 12 و 13 و 14 پەیڕەوی ناوخۆی پەرلەمانی کوردستان پێویست بوو لە دانیشتنی یەکەم کۆبوونەوەی خولی پێنجەم کە لە 6 یازدەی 2010 بەڕێوەچوو پەرلەمانی کوردستان دەستەی سەرۆکایەتی هەڵبژاردایە بەڵام بۆهۆی بەراڵستی فراکسیۆنەکان و خواستی هێزە سیاسیەکانیان بۆ پێشێلکردنی یاسا و پەیڕەوی ناوخۆ و هێشتنەوەی ئەو پرسە بۆ کۆبوونەوەی ژوورە داخراوەکان و شەڕەپۆست و کورسی و پشکپشکێنەی بەرژەوەندیە حەزبیەکانی خۆیان ڕازی نەبوون لەو کۆبوونەوەیەدا دەستەی سەرۆکایەتی پەرلەمان هەڵبژێرێت و بە پاساوی ڕێککەوتنی هێزە سیاسیەکان کۆبوونەوەکەیان بۆ ماوەی 104 ڕۆژ بەکراوەیی هێشتووەتەوە لە دوای کۆتایی هاتنی یەکەم کۆبوونەوەی خولی پێنجەمی پەرلەمانی کوردستان عەبدولستار مەجید سەرۆکی فراکسیۆنی کۆمەڵا پەرلەمانی کوردستان کۆنگرەیەکی ڕۆژنامەوانی بۆ میدیاکان ساز دەکات و هەر لەوێدا دیدی کۆمەڵ ئیسلامی کوردستان لەسەر هەڵنەبژاردننی دەستەی سەرۆکایەتی و بەکراوەی هێشتنەوەی ئەو کۆبوونەوەیە بۆ ماوەیەکی دیاری نەکراو بۆ ڕایگشتی خستە ڕوو بەڵام بەداخەوە ئەمڕۆ پەرلەمان بە شکاندنی ئەو پێڕەوەی کە بۆ خۆی پەسەندی کردو لە خولی ڕابردوودا دەستی پێکرد دەست پێکردنێکی باش نەبوو هیوادار بووی کە پەرلەمان زیاتر بە یاسا پابند بێ و ئەو پێڕەوەی کە بۆ خۆی پەسەندی کردووە ئێمە لێمان لانەدا با باش بوو تەمان بە پێی پێڕە خۆتان دەزان لە مادەی 11دا لە بەرگەی دوودا یا با بڵێم سەرۆشی بەتەمەنی پەرلەمان یا سەرۆشی بەتەمەنی کۆبوونەوە کە لە پێڕەوەکە داوا هاتووە دوو ئەرچی هەیە ئەرکەشیان بریتی بۆ لە سوێند خواردنی یاسایی بربژێرە دەرچۆکانی لیست و قەوارەکانی کوردستان دومیشیان بریتیە لە کردنەوەی دەرگای پاڵاوتن بۆ سەرۆکایەتی پەرلەمان بەڵام بەداخەوە ئەوەی دووەم دیارە بەهۆی ئەوەی کە ڕێکەوتنیەک بووە لە لێرە لەلایەن هێندە فراکسیۆنەوە کە ئەم کۆبوونەوەی بە کراوەی بەجێ بمێنێت ئێمە وەکو کۆمەڵی ئیسلامی لەگەڵ نەبووین بۆچی لەگەڵ نەبووین یەکەم لەبەرەوەی کە ئەمە پێمان باشە بەڕاستی ئێساش دووپاتی دەکەینەوە کە پابند بین بە یاسا و پابند بین بەو پێڕەوەی کە لە خولی ڕابرد و خولی چوارەم دەری کردووە کە پێم وایە پێڕەوێکی ڕێکوپێکە و ئەوە پەرلەمانێکی کارای لێ دروست دەبێ دەتوانێت بە چاچی بەرکانی خۆی هەڵسێ و پاشان ئەگەر لایەنە سیاسیەکان لەو ماوە ڕابردوو نەیانتوانیوە بگەنە یان نەک بگەنە ئەنجام بەڵکو هەر گفتوگۆ دەست پێ نەکردووە بۆ پێکەنانی حکوومەت و لامان کادا سەرۆکایەتی پەرلەمانی بەشێک دەبێت لە یا پاکێجێک دەبێت لە ڕێکەوتنە سیاسیەکان ئەوە بەڕاستی هیچ خەتای پەرلەمان و هیچ خەتای ئێمەی تێدا نییە کە ئێمە لە پەیڕەوی خۆمان لا بدەین ئەگەرچی سەرۆکی کاتی پەرلەمانی کوردستان بانگهێشتی ئەندامانی پەرلەمانی کردووە بۆ ئەنجامدانی کۆبوونەوە لە ڕۆژی سێشەممە 18 شوباتی 2010 بەڵام بەهۆی ڕێگنەکەوتنی پارتی و یەکێتی و ڕازی نەبوونی پارتی دیموکراتی کوردستان بە مەرجەکانی یەکێتی نیشتیمانی کە داوا دەکات پێکهێنانی کابینەی نۆیەم و هەڵبژاردننی پارێزگای کەرکووک و یەکلاییکردنەوەی پۆستی وەزیری داد لە بەغدا بۆ یەکێتی یەک پاکێژ بن
کۆبوونەوەکەی خستووەتە بەردەم دوو ئەگەری چاوەڕوان نەکراوەوە. لە ئەگەری یەکەمدا ئەگەر پارتی نەچێتە ژێرباری ئەو خواست و مەرجەی یەکێتی نیشتیمانی کوردستانەوە ئەوە یەکێتی بەشداری کۆبوونەوەکەی هەژدەی مانگ ناکات. ئەگەرچی پارتی زۆریش سوور بێت لەسەر ئەنجامدانی ئەو کات دەستەی سەرۆکایەتی پەرلەمان تێیدا هەڵنابژێرێت و هاوشێوەی کۆبوونەوەکەی 6 تشرینی دووەمی 2010 جارێکی تر بە کراوەیی جێدەهێڵڕێت. لاگەری دووەمدا دەستەیەکی نوێی سەرۆکایەتی بەبێ پڕکردنەوەی پۆستی سەرۆکی پەرلەمان هەڵدەبژێرێت و دەستەکە تەنها هەردوو جێگر دەگرێتەوە تا ڕێکەوتنی پارتی و یەکێتی ئیدارەی دانیشتەکانی داهاتووی پەرلەمان دەکات کە پارتی دیموکراتی کوردستان زۆری مەبەستە دەست پێ بکات تا هەمواری یاسای سەرۆکایەتی هەرێمی پێ تێپەڕێنێت و بە هەر نرخێک بووە نێچیروان بارزانی لەو ڕێگەیەوە بکاتە سەرۆکی هەرێم. لە هەر بارێکدا و کۆبوونەوەکە بکرێت یان نا پارتی و یەکێتی لەسەر بەرژەوەندیە حەزبیەکانی خۆیان بگەنە ڕێکەوتن یان نا هیچ لەو ڕاستیە ناگۆڕێت کام قەیرانەی لە دوای هەڵبژارنەکانەوە دروست بووە پێناچێت بە زۆریش توانای لەدایکبوونی کابینەیەکی نوێی هەبێت کاوەش کاریگەری بڕیاری خراپ و کوردبینی ئەو فراکسیۆن و هێزە سیاسیانەیە کە لە هەردووەخێکدا دەرفەت بۆ پارتی و یەکێتی دەڕوخسێنن تا پرۆسەی سیاسی و حکومڕانی بە ماستە خراپە بگەێن و لە بری یاسا پەنا بۆ سوڵحی عەشایری و حکمی دیوەخان و ڕێککەوتنی ژوورە داخراوەکان ببەن.